دەستپێکیش باستان لە بەهرەمەندێک بۆکەم بە ناوی نورهان عەبدوڵڵا کە ئەم کەسە خوێندکاری پۆلی نۆی بڵین بنەڕەتیە، بەڵام لەگەڵەوەشە دەست و پەنجەیەکی جوانی هەیە بۆ وێنە کێشان و لە ئێستایەکێکە لە وێنە کێش و نیگار کێشە دیارەکان. ئەم بەهرەمەندە لە پێشووترا بەجاری کردووە لە دوو پێشانگای هاوبەشە، بەڵام دوجار بڕیاری هاوە کە پێشانگەیەکی تایبەت بە خۆی بکاتەوە. پێشانگەکە لەژێر ناونیشانی هونەری وێنە کێشانە و چەندین تابلۆی جوانی نورهان عەبدوڵڵا نمایش کراوە بۆ بینەران و ئەو کەسانی کە شنێو پێشانگاکەوە. نورهان عەبدوڵڵا خوێندکاری پۆلینۆی بنەڕەتی یەکەمین پێشانگای شێوەکاری خۆی کردەوە لە ژێر ناوی هونەری وێنە کێشان. لا لێدوانێک بۆ کوشتار مەگەزین نورهان عەبدوڵڵا باسی لەوە کرد کە ماوەی چەند مانگێکە لە پاڵ خوێندنەکەی چەندین تابلۆی شێوەکاریشی کێشاوە. وتیشی دوو پێشانگای هاوبەشم کردوێتەوە، ئەم پێشانگای ئەم جارەشم تایبەتە و تابلۆکانم پۆرترێتی کەسایەتیەکانن کە کێشاومن. دەبێتە سێم پێشانگام کە بەشداریم کردووە، هەردووکیشم هەر لە هۆڵی میدیا کردووە، پارش کردم، بەس ئەوم بە هاوبەش کردووە. ئەوان یەکەمی تاکە کەسیمە کە بەتەنیا پێشانگا بکەم. لە ئێستادا پۆلی نۆمان هێشتا لە خوێندن بەردەوامم، تقریبەی 50 تابلۆم دروست کردبووە، بەڵام مامۆستام تەنها 22 دانێ هەڵبژاردێ کە ئێستا داینایە لێرە. هەمووشیان لەبوو پۆرترێتی دەستنەوە، بە ماوەی مانگێک ئەو ڕسمانم تەواو کردووە. هەندێکیشان هەنە یعنی ئیدوسێ مانگ پێشەستانە کە مامۆستا لە لای خۆی هەڵی گرتبوو و دیسان هەڵی بژاردیتەوە، چونکە دەختیتەکانی پێ جوان و بەقووەت بوو. لەگەڵ خوێندنەکەم بەردەوام دەبوو، زیاتر دەمێ بەلای علمیدا بچمەوە، چونکە ڕسمەکان و تابلۆ دروستکردنیش هەر سوودی دەبی لەبوو. خۆم مەسەلەن ئێستا ببمە مهەندیس یعنی لای هەندەسە یان دکتۆرە، ئەوانە هەموو پێویستی بە ڕسم دەبیتن، لە خۆم باشترە.